بەناوی خوای بەخشندەی مێهرەبان، هاوڵاتیانی خۆشەویست، ئازیزان و دۆستان، من نازەنین مستەفا لەگەڵ ئێوەدا لە ناو ستەم و نادادی گەورە بووم و هاوبەشی ئازارەکانتانم، هەر بۆیە تەواوی تواناکانم دەخەمەگەڕ بۆ چەسپاندنی دادگەری و دابینکردنی مافە ڕەواکانتان لە پێناو سەندنەوەی مافەکانتان. وشەکانی ماندووبوون لە فەرهەنگمان دەسڕینەوە، دەبینە خزمەتکاری هەژاران و پارێزەری داکۆکیکاری ستەم لێکراوان. تا بەشداریتان زیاتر بێ، گەیشتن بە مافەکانتان نزیکتر دەبێ، بە هەمووان ئاسانتر دەتوانین نادادی لەگۆڕنین و ئەو ئامانجانەی پێی نەگەیشتوین بە کۆڵنەدان و بەردەوامی بەدەستی بێنین. میلەتی هۆشیار، بەدەستی خۆتان تەمەنی ستەم و نادادی درێژتر مەکەنەوە. ئاسانترین ڕێگای ڕووبەڕووبوونەوەی ستەم و نادادی هەڵبژاردنە. ڕابردوومان شاهیدە و ئایندەشمان لە خزمەت ئێوەی ئازیزدا دەبین. بەڵێنتان دەدەمێ لەم پێناوەدا کەم تەرخەمی نەنوێنم، متمانەم پێ بکەن، دەنگتان بدەن بە کاندیدی ژمارە 18 لیستی 194 کۆمەڵی ئیسلامی نازەنین مستەفا